گوڵستان تارا لە ساڵی 1983 لە شاری ئێلح لە هەرێمی باتمان لە باکووری کوردستان لەدایک بووە. هەر لە تەمەنێکی کەمەوە لە ساڵی 1999 لە پێناو خاک بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری دەبێت تا دەنگ و ڕەنگی حەقیقەت لە ڕێگەی ڕاگەیاندنە ئازادەکانەوە، بۆیە لەبەر گەیاندنی دەنگی ئازاد ناچار دەبێت باکووری کوردستان بەجێ بهێڵێت و ڕووبکاتە باشووری کوردستان. لە باشووری کوردستاندا درێژە بە خەباتی ڕاگەیاندن و گەیاندنی دەنگی ئازاد و ژن دەدات وەک ڕۆژنامەنووسێک. لە ساڵی 2020ەوە وەک ڕاوێژکاری بەشی هەواڵە سیاسیەکانی کۆمپانیای میدیای چەتر دەست بەکار دەبێت و هەر لێرە لەگەڵ هێرۆدا ئاشنایی یەکدی دەبن. لە پێناو یەک ئامانجدا لە میدیایەکی ئازادەوە دەنگی ژن و حەقیقات دەگەێنن. هێرۆ بەهادین لە ساڵی 1992 لە سنگاو چاوی بە دنیا هەڵهێناوە. کۆلێژی ئەندازیاری میکانیکی ساڵی 2010 بۆ 2011 لە زانکۆی سلێمانی دەست بە خوێندن دەکات. هێرۆ لە دوای تەواوکردنی زانکۆ لە ساڵی 2018دا وەک مۆنتێر لە دەستگای میدیای چەتر دەست بەکار دەبێت و 6 ساڵ بۆ گەیاندنی ڕاستیەکان و دەنگی ژنان خەبات دەکات. هێرۆ 2 ساڵ بەر لە ئێستا لەلایەن زانکۆیەکی ئەڵمانی بۆ ڕێکخراوی نێودەوڵەتی و توێژینەوەی زانستی هەوڵی بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر لە دەرەوەی وڵات دەدات. پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر لە 30 تەمموزی 2024دا کۆتا تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات. بەڵام درۆنی دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕێگا بە وەرگرتنی بڕوانامەکەی دەگرێت و خەونەکەی لە 23 ئابی 2024دا لەگەڵ خۆیدا دەباتە ژێرخاک. گوڵستان و هێرۆ لە خەبات بەردەوام دەبن و بۆ یەکێک لە کارە میدیای هاوبەشەکانیان بەرەو هەورامان بەڕێ دەکەون. لەسەر ڕێگای سید سادق هەڵەبجا بەهۆی بردومانی ئەو ئۆتۆمبیلەی تێیدا بوون لەلایەن دەوڵەتی تورکەوە گیان بەخت دەکەن. خوێنەران و بینەرانی ئاژانسی نوژنها سڵاوتان لەبێت. ئێمە دەزانین ئەقلێتی پیا و سالاری لە کۆمەڵگەی باشووری کوردستاندا چ لە دەرەوەی خێزانەکاندا بێت یاخود لەناو خێزانەکاندا ڕەنگی داوەتەوە و بۆ ئەمە بەستەش دەسەڵاتدارانی باشووری کوردستان هەردەم دژ بە ژنانی ڕۆژنامەنووسەم ئەقلێتە بەکاردەهێنن. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 23 ئابی 2024دا لە کاتێکدا هەردوو ژنە ڕۆژنامەنووس گوڵستان تارا و هێرۆ بەهادین لە کاتی ئەرکدارکردنیان بە ئەنجامدانی کارێکی میدیایی لەسەر ڕێگای سید سادق بە هێرشی درۆنی دەوڵەتی داگیرکەری تورکیا بە چاوساخی سیاسەتمەداران و دەسەڵاتدارانی باشووری کوردستان دەکرێنە ئامانج. بۆ ئەمە بەستەش سەردانی هاوڕێیانی هەردوو ژنە ڕۆژنامەنووس گوڵستان تارا و هێرۆ بەهادینمان کردووە تا لە زاری خۆیانەوە و لە زاری هاوڕێیانیانەوە ئێمە ئاگاداری هەڵسوکەوت و گفتار و ڕەفتاری هەردوو شەهید ببین، بزانین ئایا ئەم دوو ژنە ڕۆژنامەنووسە چۆن دەنگی حەقیقەت و دەنگی ژنانیان بە تەواوی جیهان گەیاندووە. ئێستا لای هاوکارێکی هەواڵ هێرۆم شەهید هێرۆ کە ماوەی چەند ساڵێک بەیەکەوە کاریان کردووە. لە ئێستادا سۆمە خالید وەکو ڕۆژنامەنووسێک وەکو هاوکارێک درێژە دەرێک بە خەباتی هەواڵ هێرۆ باز لەو کار و چالاکیانە دەکات کە بەیەکەوە کاریان کردووە، باز لەو ڕۆژانە دەکات کە کاریان لەسەر پرسەکانی ئاشتی و پرسی ژنان کردووە بەیەکەوە. سڵاوت لەبێ سۆما خان. زۆر سپاس. سۆما خان، ئێمە ئەزانین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە 23 ئاب دەکات هەردوو ژنە ڕۆژنامەنووس هێرۆ بەهادین و گوڵستان تارا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە تیرۆرکران یاخود شەهید کران. باسێکی شەهیدکردنیانم بۆ بکەیت و وەکو نزیکایەتیەک لە شەهید هێرۆوە، ئایا نزیکایەتیتان چۆن بوو، چۆن یەکتریتان ناسی؟
بەڵێ سەرەتا درود بۆ گیانی پاکی هەردوو شەهید کوڵستان تارا و هێرۆ بەهارین دەنێرم و ڕێزی نەوازش بۆ شەهیدانی ڕێگەی حەقیقەت دانوێنم بەداخەوە کە ئەو دوو ڕۆژنامەنووسە بوێرە ئەو دوو قەڵەمە ئازایە کە لەلایەن دۆڵەتی داگیرکەری تورک بە ئامانجگیران لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ سەرەتا کە هەواڵەکەم بیست هەواڵێک ڕاستچڵەکێن بوو ڕاشەکەن بۆ مەناینەکە ببێتە هۆکارێک بۆ ترس و تۆقاندنی خودی خۆم بەڵام ڕاستچڵاکنێکە بۆچی ئەم دوو ڕۆژنامەنووسە بە ئامانجگیران لە کاتێکدا چەکی ئەوان تەنیا قەڵەمێک بوو ئەو قەڵەمەش تەنیا بۆ هەڵدانەوەی ڕاستیەکان هەڵدانەوەی کە گەندەڵیەکان و پشت ڕووداوە پێشاتەکانیان نیشان ئەدات و لە هەمان کاتدا ئەمان پەیامی ڕاستەقینەیان هەڵگر بوو هەروەها سەبارەت بە نزیک بوونی نێوان هەواڵەتیان وەکو هاوکارێک لەگەڵ شەهید هێرۆ ناسینی ئێمە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2019 کە ئەو ساڵی کە لە ستێرک پێشکەشکاری بەرنامەی ڕۆژباش کوردستان بووم کە ئەو یەکێک بوو لە هاوکارەکان کە بەردەوام پەیوەندیمان هەبوو بەردەوام بڵێن کار و چالاکی ڕۆژانە ئێمەی بێکۆگرێدا و لە یەکتری نزیکتر ئەکردینەوە هەواڵ هێرۆ هەمیشە وەکو ژنێکی پاڵپشت ژنێکی پشتگیر کە هەمیشە گرنگی بە بەهێزی و پێگەی ژنی دەدا و هەمیشە وای ئەکرد کە هەواڵانی ژن هەست بە توانە و هێزی خۆیان کەن لە کاری ڕۆژنامەنووسیدا هەمیشە بە چاوێکی جیاواز دێڕوانیدا ئەو پرسانی کە کارمان لەسەر ئەکرد و دەمانگەیاندە بەرگوێی خەڵک و تەنانەت زانی زۆرجار لە کاتی ئامادەکاری بەرنامەکان هەمیشە دەستکەش خەر بوو کە هەمیشە ئەو بەرنامە باشی بەڕێوە بچێت ئەو کە زیاتر لە بەخشی مۆنتاژ و پەخش و ئەمانەیە کاری دەکرد هەمیشە لە دوای تەوابوونی بەرنامەکە بە شێوازێکی زۆر بڵێن دووربینانە ئەهات ڕخنەیەکی سەرکەوتوانەی لێگرتی ڕخنەیەکی ئەگرت کە هەمیشە تۆ زیاتر هاندا بۆ باشتر بۆ نەک ئەوەی کە بچکێنێتەوە هەمیشە تەنانەت جیاوازەکانی پێنیشان ئەدات هەمیشە چارەسەری لابوو هەمیشە پێشنیاری لابوو ئەیود ئەگەر بەم شێوازەیە بێت باشتر ئەبێت ئەگەر بەم جۆرە بێت زیاتر ڕنگدانەوەی دەبێت یان زیاتر ئەتوانین ئیشی لەسەرکەین و هەمیشە ئەو لە ڕێگەی کارەکانی کە لە نێو میدیا کاری ئەکرد لە ڕووی هەنگاوەکانی لە ڕووی کارەکانی لە ڕووی پێشنیارەکانی ئەو وەکو بەدەمی پێی ناوتی کە بەڵێن بۆ نمونە وەکو هەم بەگشتدا چوونەوەی گیان خود بۆ سیستەمەی کە ئێستا سەرمایەداری هەیە لە جیهانداوە لە کە کاریگەری لەسەر خاکی باش و دروست کردەوە ئەو داگیرکانە پرسی کورد پرسی ژینگە پرسی ژن یعنی ئەمانە هەمیشە ئەو بە هەنگاوەکانی نیشانی ئەدا بۆ کارانی کە درێژەی پێدەدا ینی تۆ کاتێکە لی نزیکە بوویتەوە وردە بوویتەوە لە هەواڵ هێرۆ تێگەشتی کە ئەو لە ڕێگەی بڵین کارەکانیەوە بەگشت ئەو سیستەمە دەچووەوان وەکو بەگشتدانەوە کاردانەوەی هەبوو هەمیشە ینی زۆرجار پەیوەندیەکان وەکو جوگەلەوەی کە ئێمە وەکو تیم کارمان ئەکرد جگەلەوەی کە وەکو هاوکارێک لە پیشەکەدا جگەلەوە ئەو بڵێن خۆی نزیک ئەکردەوە ینی هەر کاتێک پێویست بە هەر شتێک بووە هەر هاوکاریەک پاڵپشتێک ئەو ڕەتی نەدەکردەوە بە خۆشحاڵیەوە ینی هەمیشە لەگەڵت بوو و تەنانەت ینی زۆرجار ئەو زیاتر خەمی بەرنامەکانی بوو ینی هەمیشە هەوڵی ئاکە هەمیشە و بەرنامەی بەباشی پەخش بکرێت بڵین زۆر کات کە بڵین ئستودیۆکەی کە من بەرنامەم تێدا پەخشە کرد بەرنامەم تێدا ئەکرد زۆرجار پێش من پێش ئەوەی کە ئەیزانی من سەقاڵم بۆی ئامادەکردنی میوانیان پێشوازی میوانە گفتوگۆکردن لەگەڵ میوان زۆرجار ئەو خۆی ئەڕۆشتە ناو ستودیۆ سەریەکرد و ئێگو بزانم کورسیەکان بەباشی دانراوە پشتیەکان چۆن دانراوە ئایا پەرداخەکان دانراوە یان
ئەمە دەکارێکان ینی بەشێکی وەکو ئەرکێکە ئەخستە سەرشانی خۆی هیچ کاتێکانی بیری لەوە ناکردو دەگوت ئەمە ئیشی منە یان ئەوە پێویستی بە منە ئەو بەبێ جیازی هاوکاری هەموو هەواڵانیە کرد. شەهید هێرۆ چ یادگاریەکی لە زەهنی تۆ جێهێشتووە لە دوای شەهیدکردنی یاخود هەڵسوکەوتێک وشەیەکی هەواڵ هێرۆ تا ئەبەد لە زەهنی تۆدا ئەمێنێتەوە ئەوە چی بووە کە لای تۆ وەکو یادگاریەک ماوەتەوە لە نێوانتانەوەکو دوو هاوکەڕ وەکو دوو هاوڕێ؟ کە من ئەوەی بڵێن کە ئەوەیان نزیکایەتیمان هەبوو کە پەیوەندیمان هەبوو بەدەر لەوەی کە من ماوەیەک لێرەدا بڕام لە شوێنی تر دەست بەکای ڕۆژنامەسکەم بەڵام من جاجا سەردانم ئەکرد ینی هەر کاتێکە بەهاتمە ئەچوم ینی سڵاوم لێکیان خود لە شوێنە یەکترمان ئەبینی هەمیشە ئەو ڕنگدانەوەی ئەوەی نەبوو کە من لە ڕاگەاندنی ئازار لەگەڵی منە بە شوێنێکی تر کار ئەەکەم هەمیشە ینی بۆ چاوە سریە کرد کە پێشتر بەیەکەوە بووین بێکەوە هاوکار بوون و هاوپیشە بووین و زۆر جا کە سەردانی ئێرم ئەکرد یەکسەر بەدەمەوە ئاهات ینی لۆ کاتانشدا هەر شتێکم پێویست بووە یان باسی جۆری ئیش و چالاکی و باسی کارکردنمان ئەکرد کە هەمیشە هەنی ئەوەی کە لە زەهنی منە ئەمێنێتەوە کە هەواڵ هێرۆ یەکێک بوو لەو شەهیدانەی کە بڵێن لەو ڕۆژنامەنووسانەی کە لە ڕاگەاندنی ئازاکاریە کرد هەمیشە دڵێکی میهرەبانی هەبوو هەمیشە کەسایەتێکی لەسەر خۆی هێمن بوو هیچ کاتێک تووڕەبوون و تێدا بەدی ناکرد زۆر جاریانی جگە لەوەی کە لەو چوارچەوەی خۆی کە کاری لەسەر ئەکرد هەوڵی ئەدا ینی لە بەشەکانی تریش ئەزمون پەیدا بکات یان زۆر جار کە سەری بەرنامەکانی ئەکردەوە سەری پرۆگرامەکانی ئەکردەوە یەک بێک لەگەڵ هەمومان قسەیە کرد و چ ڕەخنەی ئەگرت و چ پێشنیاریشی ئەخستە ڕوو ینی هەمیشە ئەوەی کە لە دوای بڵێن لە کاتی شەهیدبوونی هێرۆ بەهادین کە ئەوەی خستنێ و دڵی منەوەی خستنە و هەزری منەوە ئەوە بوو کە من بەردەوام بم لەسەر ڕێگەی شەهید هێرۆ ئەو ڕۆژەشی کە بەداخەوە ئەو هەواڵە ناخۆشە بە گوێمان کەوت و کە کاردانێکی بەفراوانی دروست کرد پەیمانم بە خۆمدا کە ئەبێ لەسەر ڕێبازی شەهیدانی ڕێگەی حەقیقەت هێرۆ بەهادین و کوڵستانتارە بەردەوام بم ئەوان کە کرانە ئامانج کە قەڵەمەکانیان پێدانرا بەڵام هەرگیز ئەوە نابێت بەوەی کە ئێمە قەڵەمەکان لە دوای ئەو جێبهێڵین ئێمە بێت قەڵەمەکانی ئەو هەڵبگرین بە تایبەت هەواڵ هێرۆ کە لە منەوە بڵێن ئەوەی کە پەیوەندی نزگایەتی و گفتوگۆمان هەبوو بەڵێنم بەوە دا بەخۆم کە من بتوام لەسەر ڕێبازی شەهید هێرۆ بەردەوام بم لەسەر ڕێبازی ئەو درێژە بۆ خەبات و تێکۆشانە بم کە ئەو لەسەری بەردەوام بووکە چونکە ئەو دوو ڕۆژنامە نووساوە کە ئیشان کردووە ئیشان لەسەر ئەو بڵێن لەسەر هەڵدانەوەی ڕاستیەکان لەسەر گەندەڵەکان لەسەر ئەو سیستەمەی کە ئێستا بۆی دنیا سەرمایهداری یان خود کەلتوری پیاسالاری کاتۆتەکە ئەویش بەقاڵاکردنی ژنانە لە هەموو ڕوویەکەوە ئەوان کە ویستوانە سیستەمی ئەم مۆدل بەکردنی و کاڵایە بخەنە حەقیقەت بخەنە ڕوو ئەوەیە کە ئەوانی شەهید کردەوە بەڵام ئێمە وەکو خۆم بەڵێن ئێم کە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بم هیچ کاتێک هیچ چاڕەشەیەک هیچ چرساندنێک و هیچ تۆقاندنە کاریگەری لەسەر پێنووسەکەم یاخود لەسەر دەربڕینەکانم نەبێتەوە بتوانم کە نمونەیەک بم لە شەهیدانی ڕێگەی حەقیقەت و هەواڵ هێرۆ. لە درێژەی سەردانیکردنەکەماندا بۆ لای هاوڕێیانی هەردوو شەهید کوڵستانتارا و هێرۆ بەهادین هاوڕێیەکی دیکەی هەردوو هەواڵ بە ناوی شەیدا حەسەنەوە کە ڕۆژنامەنووس و هاوکاریان بۆ لە کاتی کارکردندا دەدوێنین بۆ ئەم مەبەستە پرسیاری لێ دەکەین ئایا هەڵسوکەوت و ڕفتاری هەردوو هەواڵ و نزیکایەتیت لەیانەوە چۆن بوو لە کاتی کارکردندا ئەم دوو هەواڵە چۆن کاریان لەگەڵ ئێوەدا دەکرد؟ ئەمەوێ باسی ئەوە بکەم لە پرسیارەکەی تۆوە زیاد لە 2 ساڵێک دەبێت من لەناو ئەم میدیای کار دەکەم و
خۆشحاڵانە من بەرکەوتنم بە هەردوو هەم گوڵستان تارەوە هەم هێرۆ بەهادین هەبوو لەو جێدا جینی گەرانیە کە ئەو هەواڵانەمان شەهید بوون بەڵام ینی ئەزمموی ژیانی من ئەتوان بڵێم خۆشحاڵانە بەرکەوتنم هەبوو بۆ هەردوو هەواڵ و ئەگەر بشمەوێت باسییان بکەم با سەرەتا باسی هەواڵ هێرۆ بکەم ڕاستی هەواڵ هێرۆ وەکو ڕۆژنامەوانێکی گەنجی باشووری کوردستان کە لەناو میدیای ئازادکاری دەکرد هەمیشە کە ڕۆژانە دەهات بۆ کار و سڵاومان لێ دەکرد بە ڕوویەکی گەشەوە بە ڕوویەکی جوانەوە وەڵامی سڵاوەکی دەداینەوە یا خۆی زۆرجار دەست پێشخەری سڵاوی دەکرد ڕۆحەتێکی زۆر شیرینی هەبوو و بەجددیتێکی زۆرەوە کاری دەکرد و سەرنجی سەرەکی ئەو لەسەر کارەکەی بوو تەنانەت لەو کۆبوونەوەشدا کە کۆبوونەوەی هەفتانەمان هەبوو لەو یەکێک لەو هاوکارە سەرەکیانی کە بەشداری کۆبوونەوەکەی دەکرد لە ڕاستی هێرۆ بەهادین بوو بۆ من زۆر جێی سەرنج بوو لە هەموو کۆبوونەوەیەکدا هێرۆ دەفتەری پێبوو و سەرنجەکانی خۆی دەنووسی پێشنیارەکانی خۆی دەکرد ڕخنەی دەکرد جگەلەوەی کە ڕخنەی ئەو هەفتەی دەکرد کە تایە بەرنامەکان پێشکەشکراون چالاکیەکان هەبوون کامێرەوان و پامێرەکان چوونەتە دەرەوە سەرنجی خۆی لەسەر دەدان هاوکات ڕخنەی خۆشی دەکرد ئەگەر هەڵەیەکی بکردایە ئەمە زۆر زۆر جێی سەرنج بوو لە هیچ کۆبوونەوەیەکدا نەبوو کە ئەو بێدەنگ بێ و بێ سەرنج بێ وتنی تێبینیەکانی بێ و جگە لە ڕخنە و وتنی سەرنجەکانی هاوکات پێشنیاریشی دەکرد بۆ پێشخستنی کارەکان لە هەفتەکانی داهاتووە هەمیشە کە ئەو قسەی دەکرد من ئەنی لە کاتی قسەکردنی ئەوە من هەمیشە سەرنجم دەچوە سەر ئەو ئەموت چ هەواڵێکی جددیە چ بە مۆراڵە و هەمیشە ئەوەی لەبیر ناچێتەوە کە ئەو دەبێ سەرکیترین سەرنجیشم لەسەری ئەوە بوو کە ئەو ئاگاداری هەموو ئەو بەرنامانە بوو کە لە کەناڵ پەخش دەکران و هیچیانی لەبیر نەچوو ینی تەواو تێکەڵی کارەکەی بوو زۆر بەجددیەوە هەموو ئەو بەرنامانەی بینی بوو کە پەخش دەکران لە کەناڵ تەنانەت ئەو بەرنامانەشی کە ڕەنگە بڵین بە جۆرێک لە جۆرەکان نەدەچوونەوە سەرکارەکەی ئەو بەس ئەو ئاگاداری ئەو بەرنامانەش بوو ئەمە خاڵێکی زۆر سەنجڕاکێشە لە هێرۆ بەهادینە و زۆر سەنجڕاکێش بوو بۆ ئێمە بووە پێشەنگێک و وەک گوتیشم شیرینەکەی و بە مۆراڵیەکەی و تێکەڵی لەگەڵ هەواڵەکانیە لەگەڵ هاوکارەکانیە لە شوێنی کارەکەی زۆر جێی سەرنج بوو و شێوە و ئاستی نزیکایەتی بوونی لەگەڵ هەواڵانیە دیسان بۆ ئێمە جۆرێک لە پێشنگایەتی هەبوو بەم شێوەیە بوو بەڕاستی هەواڵ هێرۆ بۆیە شەهادەتی ئەو شەهیدبوونی ئەو بۆشایەکی گەورەی دروست کرد بەڵام دەمێ ئەوش بڵێم کاتێ بیر لەو دەکەینەوە بیر لە شێوازی کارکردنی ئەو دەکەینەوە ئێمە بەردەوامی و بەردەوامی پێدەدەین ڕەنگە نەتوانین شوێنی ئەو بگرینەوە بە هەمان شێوەی ئەو کارکەین بەڵام هەوڵی خۆمان دەدەین کە لەسەر ئەو ڕێبازی ئەو کە باوەڕی پێی هەبوو ئەو ڕێچکەی ئەو لەسەری بەردەوام بوو ئێمەش بەردەوامی بەکاری خۆمان بدەین لە کاتی کارکردندا بە تایبەت هەواڵبوون چۆن سەرنجی لەسەر کارەکانی تۆ پێشتر بۆ منت باس کردیت کە لەسەر بەرشتی کۆبوونەوەکانی دەکردین ڕاستە چۆن دەستکەوت لەگەڵ کارمەندەکاندا ئەکرد لەگەڵ هاوکارەکانیدا چۆن کاری دەکرد بە چ ئامانج و دیدگای بۆ خەباتەرزین کاری دەکرد باسی ڕاستی لە هەواڵ گوڵستان تارایە کە زۆر جێ ینی ئەوە بوو کە باس بکرێەوە بەردەوام بیڵینەوە یان ببێتە پێشنگێک بۆمان شێوازی بەڕێوەبردننی کۆبوونەوەکان و شێوازی با بڵین ئیدارەدانی ئەو شوێنەی کە ئەو کاری تێدا دەکرد ئەو بەردەوام بۆ خۆی کەسێتێکی کاریزماتیکی هەبوو بەڕاستی وێ ڕای ئەوەی کە زۆر سادە بوو لە مامەڵا بەمانایەوەی پیشانی نەدەدای کە ئەو سەرپەرشتی تۆ دەکات هەمیشە هەست بە هەواڵەتی دەکرد بەڵام جددیەتی لە کارکردن و ئەو ڕوئایی کە ئەو بیری پێدەکردەوە و لەسەر ئەو خەتە لەسەر ئەو هێڵا دەیویست هاوکارەکانی یا هاوپیشەکانی بخاتە سەر هەمان ڕێچکە شێوازێکی کاریگەر بوو ینی نزیکایەتێکی جیاواز و هەواڵەتێکی جیاواز و ڕەخنەداینی خۆی دەکرد پاشان ڕەخنەی لە هاوپیشە و هاوکارەکەی دەگرت کە ئەم کارت بەم شێوەیە نەکردووە بەم شێوەیە باشترە هەمیشە سەرنجم لەسەر ئەو بوو کە ئەیوت
هەڤاڵ فلان یان ناوی فلان هەڤاڵی دەهێنا یان بۆ منە ڕووی دەکردە من هەڤاڵ شەیدا ئەم کارت بەم شێوەیە باش نەکردووە دەبێت و لەسەر تۆیە کە کاری زۆر باشتر لەمە بکەیت ینی ئەو کاری دەتکرد ئەگەر هەڵەیەکیشت بکردایە بۆ نمونە نەیدەسڕیەوە یانەها وەک لای خۆمان دەڵێ زەربی سفری نەدەکرد بەڵکو دەستخۆشی لێ دەکردی دەیویت تۆ ماندوو بوویت بەس تۆ زۆر سەرنجڕاکێش بوو لەوەدا کە دەیوت تۆ کاری باشترت لێ چاوەڕوان دەکرێت تۆ دەبێت کاری باشتر بکەیت لەبەرەوەی تۆ توانات باشترە جا ئەمە بە ئاراستی من دەیوت یان هەر هەڤاڵێکی ترکە لەلای ئەو یان لەگەڵ ئەو کاری دەکرد کەسێتێکی پێشەنگی هەبوو و جۆرێکیش بەردەوام لە هیوا بەخشین و ینی کە سەیری هەڤاڵ گوڵیت دەکرد چاوی بەردەوام وێ ڕای ماندوێتی ڕۆژەکەی وێ ڕای سەرقاڵی کاری زۆر بەڵام لە چاویدا هەمیشە هیوا و ئومێد و گەشتبوونەوە و بریسکانەوەیەکە بوو من پێم دەوت ئەموت هەڤاڵ گوڵی لە تۆ هیوا دەبینم لە کاتێکا ئێمە ئەگەر سەیری باشووری کوردستان بکەین ڕاستی کێشەی زۆر دەبینین ئاستەنگی زۆر دەبینین لەسەر ڕاگەیاندنی ئازاد لەسەر تەفگەری ئازادی خۆی بەڵام ئەو کە ینی ڕاستی خەڵکی باکووری کوردستانیش بوو لە بەشەکانی بۆ منە لە ڕۆژاوەش ئەو خەباتی دەکرد و هاتبوو باشووری کوردستانیش ئەو ئومێدی بە ئێمە دەبەخشی ئەو دەیوت باشووریش جێی ئومێد و هیوایەکی گەورەیە و گۆڕانکاری گەورە تیای ڕوودەدا و ئێمە ئەبێت لە تێکۆشان لەناو ئەم بەشەی کوردستانیش بەردەوام بووین و ئەو باوەڕی بە کوردستانی گەورە بوو بەڕاستی و بەبێ جیاوازیش دەیویست خەبات بکە بۆ ئازادی ژن بۆ ئازادی گەلی کورد ئەمە خاڵێکی زۆر سەرنجڕاکێش بوو لەودا و ئەمەوەش بڵێم کە لەو ئەو بەشێک لە کۆبوونەوەکانی سەرپەرشتی دەکرد بەڕاستی زۆر بە کەسێتیەکی واڵا و کەسێتێکی باڵاوە وەک ژنێکی پێشەنگ خاوەنداریتی لەو ئیشە دەکرد کە دەیکرد و لە کۆبوونەوەکانیش زۆر جوان سەرپەرشتی کۆبوونەوەکانی دەکرد و بە یەکسانی گوێی لە هەموو هەڤاڵان دەگرت گوێی لە هەموو سەرنج و ڕەخنەکان دەگرت تێبینیەکانی دەنووسیەوە و بۆی گرنگ بوو کە بزانێت چ گۆڕانکاریێک لە کار و بەرنامەکان ڕوویداوە و دەتوانین چی باشتر بکەین ئێمە لێرەدا ساڵێک بەسەر شەهادەتی هەردوو هەڤاڵدا بەزەر دەکەین ئایا ئێوە بۆ هاوڕێیەکی یا هاوکارەکانی دیکەی چۆن درێژە دەری خەباتی ئەم دوو هاوڕێیەتان دەبن کە بەدەستی داگیرەکەی دروست و تیرۆر کران ئایا ئێوە چۆن قەڵەمەکەی یاخود کامێرەکانیان ناخەنە ئەرزوو درێژە دەکات خەبات دەستخۆش ڕاستی ئەمەوە بڵێم کە هەندێک پێیان وابوو یان وایان دەزانی کە دوای شەهادەتی گوڵستان تارا و هێرۆ بەهاتین ئیتر ڕاگەیاندنی ئازاد سار دەبێتەوە یاخود بە جۆرێک کارەکانی کەم دەکاتەوە یان بە شێوەیەک ئەو ڕووداوە کاریگەری لەسەر دروست کردووە کە تێکۆشانی لاواز دەبێت بەڵام بە پێچاوانەوە ئەگەر بەڕاستی بە وردی لەوە بڕوانین کە لە دوای شەهادەتی هەڤاڵ گوڵی و هەڤاڵ هێرۆ ڕاگەیاندنی ئازاد بەڕاستی کاری خۆی جدیتر کرد و بەردەوامی پێدا تەنانەت کاری خۆی پێشتریش خست بە ئەویش بۆ وەفایەک بۆ هەڤاڵانی شەهیدی ڕاگەیاندنی ئازاد نەک تەنیا هەڤاڵ هێرۆ و هەڤاڵ گوڵی بەڵکو ئێمە هەڤاڵانی دیکەشمان هەیە کە لە دوای ئەوانیش بەڕاستی لە بەشەکانی دیکەی کوردستانیش چ لە ڕۆژاوا چ لە باشوور شەهید کەوتن بەڵام میدیاکارانی ڕاگەیاندنی ئازاد و ڕاگەیاندنی ئازاد بەگشتی بەردەوام جەختی لەوە کردوێتەوە کە بەردەوامی بەم تێکۆشانە دەدا بەڵکو بە واڵاتر بە ڕەنگینتر و بە بەرنامەی باشترەوە من دەتوانم ئەوە بڵێم کە هەر یەک لە ئێمە من بەخۆشمەوە لە دوای شەهادەتی ئەوانەوە بە گوڵتریش هاتمەوە ناو میدیای ئازاد و لە بەرنامەی تریشان جێم گرت و بێگومانیش من و هاوکارانی دیکەشم من ئەگەر باسی خۆم کەم تا ئەو جێی بتوانم تا ئەو جێی تەندروستیم و ئەوە ڕێگە بدە من خۆم باوەڕم بەم ئیشکردن لە ناو میدیا هەیە باوەڕیشم بە پرانسیبەکانیەتی کەواتە بەردەوام دەبین و لە دوای شەهادەتی ئەوانیشەوە لە ڕاستیە ڕاگەیاندنی ئازاد زیاتر پێشکەوت زیاتر بەخۆی داچۆوە و واڵاتر و بەرفراوانتر هاتەوە ناو مەیدان و دڵنیاشم بەردەوام دەبێت
لە درێژەی سەردانیکردنەکەماندا بۆ لای هاوڕان و هاوکارانی هەردوو شەهید گوڵستان تارا و هێرۆ بەهادین شۆخان میرزا دەدوێنین کە هاوکار و هاوپیشەی هەردوو هەواڵ بوو هەردوو شەهید بوو زیاتر بەرکەوتەی لەگەڵ شەهید گوڵستاندا هەبوو باسی ئەو بەرکەوتانەمان بۆ دەکات کە ڕۆژانە چۆن هاوکاری یەکتریان کردو ڕۆژانە چۆن تەعامل و کارکردنیان بە یەکەوە ئەنجام داوە سڵاوتان لەبێ شۆخان خان ئەگەر باسێکی شێوازی تەعاملکردن ڕەفتارکردنی گوڵستان تارامان بۆ بکەیت ئایا ڕۆژانە بەرکەوتەی لەگەڵ ئێوەدا چۆن بووە چۆن هاوکاری یەکتر بوون تاوەکو دەنگی ئازادی یاخود بیرروڕای ئازاد بگەن باشووری کوردستان و تەواوی جیهان بەڵێ سوپاس بۆم دەرفەتە سەرەتا لە کەسایەتی شەهید گوڵستان تارا و شەهید هێرۆ بەهادیندا هەموو شەهیدانی ڕاگەاندنی ئازاد بەبیر دەهێنمەوە تەواوی شەهیدانی کوردستانیش بە ڕۆحی ئەوان بە فکری ئەوان درود دەنێرم بۆ ڕۆحی هەموو شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان بێگومان قسەکردن لەسەر کەسایەتی هەواڵکوڵی لە سەرەتادا یعنی جگەلەوەی وەک خۆم وەکو کەسێک ینی وەک پارچەیەک لە ڕۆحی خۆم دەمبینیت هەر لە سەرەتای ناسینی ئەوانەیە هەر لە سەرەتای تێکەڵبوونمان بەکار و خەواتی ڕاگەیاندن فکری شەهید گوڵستان ڕۆحی شەهید گوڵستان لەگەڵ تەواوی ڕۆژەکانی ئێمەدا ژیانی دەکرد ئەنی هەرگیز وەکو خۆم بیرم نەدەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕووی جەستەیەوە ئێمە ئەو لەدەست بدەین ئەتوانم بڵێن ترسی هەری گەورەشمان لە ژیانماندا لە کارکردنمانە لە ناوڕاگەاندنی ئازادا ئەو دۆخە بوو کە ئەو بەکارێکەوە ئێرە جێبهێڵێت و بچێتەوە بۆ شوێنێکی تر یاخود کار و خەباتی لە شوێنێکی تر ئەنی هەرگیز خەیاڵی ئەومان نەدەکرد کە ڕۆژێک بەم شێوەیە بەجێمان بهێڵێت شەهید گوڵستان جگەلەوەی کە ڕۆژنامەوانێکی خاوەنی ئیرادا ڕۆژنامەوانێک بە فکری ئازادی بە فکری کوردبوونەوە کار و خەباتی خۆی بەڕێدەکرد لە ڕاستیدا وەک پەروەردەکارێکیش بوو لەگەڵ ئێمە ڕۆژانە لە یەکەم هەنگاوی دەستپێکی کارەکەی خۆیدا ئەم پەروەردەی ئەو دەستی پێدەکرد وە کاریگەرێکی زۆری لەسەر ڕۆحی ئێمە لەسەر فکری ئەمە ڕۆژانە دادەنا ینی ئێمە ئەوە نەبێت کە بڵێن لە کاتی شەهیدبوونی ئەودا ئێمە هەستمان بۆ کرد نەخێر ئێمە ڕۆژانە لەگەڵ ئەوەدا ژیانمان دەکرد کە ئەو ڕۆحیەتی ئەو کەسایەتی ئەو وە تێگەیشتنی ئەو لەبارەی پرسەکانی ژنان لەبارەی پێشکەوتنی ژنان لەبارەی دروستکردنی ژنێکی ئازاد لە ناو کۆمەڵگەی کوردیدا چۆن بوو یعنی ئەمەش بێگومان بە ئەزمونێکی زۆر بە کەدێکی زۆری شەهید گوڵستان کە ئەمە بەرهەم هاتبوو تێدا ینی کەسایەتی خۆی پەروەردە کردبوو لەسەر پرەنسیپەکانی ئازادی لەسەر پرەنسیپەکانی ئازادی ژن ئازادی نەتەوەیی ینی هەمیشە بەو فکرەوە ژیانی دەکرد کە ئەگەر ئەم کۆمەڵگەیە گۆڕانکاری تێدا بێت دەبێت سەرەتا بەش فکری ژن بێ دەبێت گۆڕانکاری لە دۆخی ژندا دروست ببێ ئەو جا کۆمەڵەکان دەتوانن پێشکەوتن لە خۆیاندا ببینن ڕاستیدا وەکو خۆم هەتا ئێستا زۆر بە تەحەدیەوە دەڵێم هیچ هاوڕێیەک هیچ هەواڵێک بە شێوەی شەهید گوڵستان کاریگەری لەسرم نەبووە یعنی ئەگەر کەسێکی وەک دەڵێن لە ڕووی خوێنی شەوانێ لە ماڵباتەکەدا لە دەستم بدایە هیچ باوەڕ ناکەم ینی بە شێوەی شەهید گوڵستان کاریگەری لەسرمدا بنە لەبەر ئەوەی من لێی فێر دەبووم ڕۆژانە من لە ڕۆحی ئەو لە فکری ئەو فێر دەبووم و بە ئێستاشەوە لە پاشای شەهیدبوونی ئەوە هەمیشە گوتەکانی ئەو هەمیشە ڕێبازی ئەو بۆ ژیان بە بنەمای دەگرم و بۆی دەگەڕێمەوە هەرکات یعنی لە جێگرتنی من لە ناوڕاگەاندنی ئازاددا سەرەتای دەستپێکردنی کار وەکو بڵم ینی منداڵێک بووم کە ئەو دەستی منی گر لە ناو ڕۆژنامەگەری ئازاددا چۆن فکرەکانی خۆم پێش بخم چۆن ئیرادی خۆم پێش بخم بێگومان ژنێکی وەها لە دەستدانی کەسایەتێکی وە پێشەنگێکی وە هەم بۆ دۆزی کورد هەم بۆ دۆزی ڕۆژنامەگەری ئازاد خەسارەتێکی مەزن بوو ڕاستە ئەو ڕێگەیە بە سەدان و هەزاران شۆپدەری وی هەیە شۆپدەری ئەو ڕێگەیە هەیە بەڵام بێگومان ڕۆشتنی شەهید گوڵی لە دەستدانی شەهید گوڵی وەکو فیزیک بێگومان وەک ڕۆح و فکر ئێمە ئەومان لە دەست نەداوە بەڵام وەکو فیزیک بێگومان کاریگەری لەسەر هەموماندانا و وەکو ینی کلێنێکی گەورە لە ڕۆحی ئێمەدا دروست بوو و مەگەر تەنها ئەو ڕێبازەی ئەو تێکۆشانەی ئەو خەباتی ئەو لە پێناوی ئازادی و ڕۆژنامەگەری ئازاددا بتوانێت هێدی ئەو برینە هەندێک لە ئێمەدا تونتر بکاتەوانە یاخود هەندێک ساڕێژی بکات و بێگومان ینی بەرکەوتنی ئەمە ڕۆژانە لەگەڵ هەردوو ئاوڕێی شەهید هەردوو هەواڵی شەهید هەبوو شەهید هێرۆ کە خەڵکی باشووری کوردستان بوو ڕاستیە ژنێکی جەری
بەهێز بوێر بوو لە بڕیارداندا بە تایبەت و لەو کارەیدا ئەو تەنها هەواڵێکی تەکنیک نەبوو لە ناو ڕاگەاندنی ئازاددا هەواڵێکی بڕاستی فکرێکی پەروەردەکردنیشی هەبوو هەمیشە دەیویست کارەکان باشتر بەڕێوە بچن ڕخنە و پێشنیارەکانی بنیادنەر بوون بۆ ئەوەی کە کارێکی باشتر لە ناو دەستگاکەدا بەڕێوە بچێ و لەگەڵ ئەو ململانێ زۆرەی کە لە ناو ڕۆژی باشووری کوردستاندا ئەیە سەرپێخستنی ینی سەرپێکەوتنی کەسایەتێکی وا پەروەردەکردنی کەسایەتێکی وا لە شەید هێرۆدا بێگومان هەڵوێستەکردنی زۆری دەوێت ینی بە منەتداریەوە مرۆڤ دەتوانێت باسی و خار و خەباتە ئەو بکاکە لە ناو ڕاگەاندنی ئەودا ڕاگەاندنی ئازاددا بەرەو پێشی دەبرد بێگومان لەسەر خەتی ئەو تێکۆشانە لەسەر ئەو خەباتەیە و هەواڵانە بەڕێوەیان دەبرد ڕاگەاندنی ئازاد توانی زیاتر خۆی کۆ بکاتەوە بە تایبەتی هەواڵانی ژن ینی وەک دەڵم ینی شەرمکردنێک لە خۆیاندا دەبینن ئەگەر کەمەیەک لە کار و خەباتەکاندا بەڕێوە بچێت ئەنی هەمیشە و بخۆدا چوونەوە هەیە کا و شەهیدانە لەسەر ئەو ڕێبازە چۆن خۆیان پەروەردە دەکرد چۆن هەواڵەتیەکیان ئاوا کردبوو لە ناو ڕاگەاندنی ئازاددا ینی بە تایبەتی شەهید گوڵستان ینی شەهید گوڵستان بە ئەزمموی خۆی 30 ساڵ کارکردنی لە ناو تێکۆشانی ئازادی و خەباتی ڕاگەاندنی ئازاددا کەسایەتێکی وەها بێگومان چەندەها ساڵی پێویستە تا کەسایەتێکی وەها دروست ببێ و ئەو تەنیا ینی لە ئاماجگرتنەکەیان لە شەهیدکردنەکەیان ئەوە دەردەکەوێت کە دوژمن یاخود ئەو زەنیەتە کە دەیهەوێت مثلەن داگیرکاری لە ناو کۆمەڵگەکاندا بەڕێوە با دەیهەوێت کە بەهایم کۆمەڵگایانە بندەست بکە چۆن لە کەسایەتێکی وەکو شەید گوڵستان دەترسێت کە دەزانێت شەید گوڵستان پێ لە هەر خاکێکدا بنێ لە ئەو خاکەدا فکری ئازادی فکری ئیرادەی سەرخۆبوونی ژن سەر دەکەوێت بۆیە بێگومان ینی مەترسی بوو لەسەر دەسەڵاتێکی داگیرکەر فکری ئەو فکری شەهید هێرۆ ڕێبازی شەهید هێرۆ ڕێبازی شەهید گوڵستان بێگومان داینەمەی تێکۆشانێکی درێژخایانە لە ناو خەباتی ئازادی و ناو خەباتی ڕاگەاندنی ئازاد ئێمە ئەزانین 33 ساڵ خەباتی ڕۆژنامەگەری و چاپەمەنی لە ناو ڕاگەاندنی ئازاددا چەندین ئاستەنگی و ئاڵنگاری تووشی شەهید گوڵستان بووە ئایا کاتێک کە دادەنیشتن قسەتان دەکرد گفتوگۆکانتان باسی ئەو کار و تێکۆشانەی چۆن بۆ ئێوە دەکرد ئایا و ئەستەنگیانەی کە ئاهاتە بەردەمی چۆن بۆ ئەوەی باز دەکرد لە کاتێکە ئێمە ئەزانین کۆتایی کاری ڕۆژنامەگەری بە ئاستەنگێکی دیکە بوو بۆ ئێمە و تۆمارکردنی مێژوویەکی گەورە بوو بۆ خۆی باسێکی ئەمەمان بۆ بکەیت بڵێ بێگومانێنی ئەو ڕەوشە داگیرکاریەی کە وەکو تۆ شێناتە زمان کە لەسەر ڕۆژنامەگەری ئازاد هەیە گرێدراوی ئەو ڕەوشە داگیرکاری و کە لەسەر کوردستان هەیە ینی هەمیشە ئێمە هێرشەکان درێژکراوەی و هێرشانەکە لەسەر گەلی کوردستان لەسەر خاکی کوردستانە بوو لەسەر ڕاگەاندنی ئازادە بوو بۆ پێی کە ڕاگەاندنی ئازاد لەسەر هێڵێکی ئازادی لەسەر دەرخستنی حقیقەتەکان بە پێوەرێکی ئەخلاقی مرۆیی و هەمنەتەوەییش بەڕێوە دەبرد ئەم هێرشانە بۆ سەر ڕاگەاندنی ئازاد هەبوو و چەندەها شەهید توانی بڵێن لە میراتی تێکۆشانی ڕاگەاندنی ئازاددا بە نیو سەدا ئەم تێکۆشانە لە خەباتی خۆیدا هەمیشە ڕوبەڕووی هێرش بۆتەوە بە سەدان بەدەیان و سەدان شەهید لەو ناوەندەدا بۆ سەرپێخستنی ڕاگەاندنی ئازاد بۆ بەهێزکردنی ئەم خەتە لەو ناوەندەدا شەهیدانێکی زۆر لەو ناوەندەدا هەبوون و دوجاریش بەوەی کە ئەو هێرشانەی لە باشووری کوردستان دروست بوون بە ئامانجگرتنی هەردوو هەواڵی شەهیدی ئەمە شەهید گوڵستان و شەهید هێرۆ دواتریش کە بینیمان شەهید عەزیزکۆی ئۆخڵۆ و هەواڵەکانی جارێکتر لە ڕانیە کرانە ئامانج کە ئەمە وەکو ئەو زنجیرە هێرشانێک کە بۆ سەر ڕاگەاندنی ئازاد هەبوو ئەمە بینیمان ینی بێگومانەمە ینی وەک دەڵی ترسێکی زۆر لەناو دڵی دوژمندا دروست بووە و حەزەری دوژمن لەوەی کە ئەم ڕاگەیاندنە چەند کاریگەری لەسەر ئەو سیاسەتە دوژمنکارانی ئەو هەیە کە لە بەرامبەر گەلی کووردا بەڕێوەی دەبات بێگومان یعنی ئەوە چاوەڕوان کراو بوو کە ئەو هێرشانە ینی بەردەوام بکە لەسەر ڕاگەیاندنی ئازاد ینی لەو کاتەشدا کە هەردوو هەواڵی ئێمە شەهید بوون ینی لە کات و ساتێکدا بوو کە هێرشەکان زۆر بە چڕی هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە شەنگار هەم لە باشووری کوردستان هەم لە باکووری کوردستانیش بە زیندانیکردنی ڕۆژنامەوانان ینی ئەمە هەر بەردەوامی هەبوو وەکو هێڵێکی داگیرکاری ینی دەمێ ئەوە بهێنمە زمان شەهید گوڵستان کە لەوەی کە سبەی دەستی بەکار دەکرد لەگەڵ یەکەم هەنگاوی کارکردندا کە ئەو
پێوەرەکانی هەواڵەتی لەگەڵ پێوەرەکانی کارکردندا بێکمان زۆر ڕەچاو دەکرد بە نمونە کە زۆر نزیکی تۆ بێت نزیکی ڕۆحی هەر هەمومان بوو نزیکی کاری هەمومان بوو بەڵام هەرگیز کارکردن و کێمانی کاریا ئەو کەم و کورتیانی لە کاردا دەردەکەوتن تێکەڵ بەوە نەدەبوو کە ئەو هەواڵێکی نزیکە لەگەڵ تۆدا یعنی بە توندی ڕخنەی دەکردی ئەگەر تۆ لە کار و خەباتی خۆتا کەمانیتە بووە هەمیشە ئەوەی بە نمونە دێنایەوە دەیوت شەڕوانێک گەریلایەک بە هەموو هێزێکی خۆیەوە بە هەموو مەترسێکە لەسەرەتی هیچ ینی کێمانێک لە کاری خۆیدا دەرناخە پێویستە ڕاگەاندنی وشوە ئەوانی لە ناو ڕاگەانی ئازادا کار دەکەن بەو شێوەیە ینی وەکو گەریلایەک وەکو شەڕوانێک لە ناو کار و خەباتدا جێگە بگرن نابێ ڕێکە بدەن کە کێمانی لە کارەکانیانە دەرکەوت ینی هەمیشەوەی بە پێوەەر دادەنا بەڵام کاتێکیشکایانی پێکەوە دادەنیشتین هەندێک گاڵتەمان دەکرد هەندێک ینی باسی دۆخی خۆمانمان دەکرد ئەنی ژنێکی ڕۆحێتێکی وای هەبوو شەید گوڵستان ئەو هەلەی دەقۆستەوە بۆ ئەوەی کە ئەویش بەشداریە و پێکەنین و ئەو خشادی و ئەو وەک دەڵێن دانیشتنی ئێمە کە دانیشتنێکی هەواڵەتی لە دوای تەوابوونی کاردە زۆر تێکەڵی ئەوە دەبوو ڕۆحێکی زۆر حەنەکی و ڕۆحێکی زۆر هەواڵتی لە خۆیدا پێشخستە بوو شەید گوڵستان و یعنی من وەکو خۆم ئەمیشە ینی سرم سوور دەما ژنێک ئەو هەموو فشارەی کار ئەو هەموو فشارەی داگیرکاری و ئەم هێرشانەی لەسەر بێ سبەی کە دێتە کار بەدەم و نی بە ڕوخسارێکی پێکەنین بە زەردەخەنەیەکە لەسەر لێوەکانی بوو کە هەرگیز لەبیرم ناچێت کە دوای شەیدبوونی ئەو من دەموت ئەوە چ خەمێکی گەورەی لە پشت ئەو زەردەخەنانەوە شاردوتەوە قەت ئەوم لەبیر ناچێتەوە ئێمە چۆن درکمان پێ دەکرد بەڵام لەگەڵی شاگفتوگوی ئەوەمان دەکرد کە دەبێت ئاگاداری خۆی بێت دەبێت خۆی بپارێزێ و دەمێ شتێک ینی بێنمە زمان هەمیشە کە گاڵتە و ئەوە درزە بوو دەمان و شەید گوڵستان کەی هاوسەرگیری دەکەیت دەیوت من ئاوسەرگیریم لەگەڵ چیاکانی کوردستان کردووە لەگەڵ ئازادی کوردستان کردووە ئەمە زۆر کاریگەری لەسەر ئێمە هەبوو ینی وا ڕادەماین سیرمان دەکرد ژنێک بەو فکرەوە ینی دەبێت چ خەسارەتێکی گەورە بێت کە مرۆڤایەتی و کورجینێکی ئەوها لە دەست بدات لە ڕاستیدا هەتا ئێستا زۆر سەختە ئێمە ینی تێبگەین کە ئەو ئیتر لەگەڵ ئێمە نییە بە درێژایی ساڵێک ینی هەرگیز کاتێک نەهاتە پێشەوە کە ئێمە هەستنی وا بڕوا بە خۆمان بکەین کە ئەو هەواڵانە لەگەڵ ئێمەنی زۆر جار شەهید هێرۆ پێکەنینەکانی ئەو ینی کەسێک زۆر کاریگەر نەبێت ڕاستی لەو شوێنەدا تۆ ناتوانانی ئەوەندە ڕۆحی لەگەڵیا بشی شەید هێرۆ ئەنی پێکەنینەکانی هەتا ئێستا زۆر جار لەناو گوێی ئێمەدا قسەکانی ئەو پەڵوێستە پێداگریانەی بۆ کار بۆ دروستکردنی کەسایەتێکی بەهێز لە ناو ڕاگەاندنی ئازاددا هەرگیز ئێمە لەبیری ناکەین ڕۆحی ئەوان فکری ئەوان بۆ هەمیشە لەگەڵە نابەزین دوی دەمێنێتەوە بێگومانە و ڕێگەیش بە سەدان و هەزاران خەباتکار لەسەر فکری ئەوان کار و خەباتی خۆی بەڕێوە دەبات لە ئێستادا لای هاوکارێکی دیکەم هاوکارێکی دیکەی هەردوو شەهیدم بە ناوی ئەنعام کە لێرە هاوکاریان بووە و پێکەوە کاریان کردووە و کاتێک بەیانیان سەردانی کۆمپانیا دەکەن بۆ کارکردن بەرکەوتان لەگەڵ ئەم هاوکاری دیکەیان دەبێت من ئێستا لێ ئەپرسم ئایا ڕۆژانە تەعاملتان هەڵسوکەوتان بەیەکەوە چۆن بووە ئەوە هەردوو شەهید کاتێک ئەهاتن بۆ داوام سەرەتا بەیانیان لێرەوە گوزەریان دەکرد ئایا چۆن یەکتریتان دەبینی هەڵسوکەوتان بەیەکەوە چۆن بوو لەگەڵ هەردوو هەواڵدا طبعا من أستلم دوامي الصبح أجي الصبح يعني ساعة بالتسعة أستقبل أنا هبالقولي حياتي شوني يعني باش هبالقولي حياتي باش بو وليا بو نهاد أقول لها وليا مثلا إجازة اليوم دائما أقساك بقالطة وشقة وهيجي هيرو أحس من تدخل الشركة على آثار قدمي يعني أنا أحس هاي أقول هاي هيرو يعني إلها الصوت هادئ خلوقة حنونة خفيفة الظل يعني أي صوت يعني بالشركة ما إلها صوت هيرو هادئة يعني هادئة بكل الأحوال بقعدتها بقومتها تشرب شاي يمي ماي كل شيء بهدوء وهذا القولي بالأخص هذا القولي عندها حركة خاصة بالشركة سريعة حنونة رفيقة الكل طبعا صديقة الكل إذا مثلا عندي شكوى من أقول لها أقول لي ما أخاف من عندها لأن صارت عندي صداقة وياها قوية أنطتني أمان يعني
أمان يعني كلش قوي. حياتي قولي من عنده مشكلة قولي لي، دائما صديقة الكل يعني، نص أسراري يمها بالقولي يعني. وإلى جنات الخلود إن شاء الله. هم مو ميتين أكيد، هم عند الله أحياء يرزقون. ئایا چشتێک لە زەهنێتی تۆ چ هەڵسوکەوتێکی هەردوو هەواڵ لە ماوەی کارکردنتان بە یەکەوە لە زەهنێتە ماوە بۆ ئەبد ئەمێنێتەوە لای تۆ؟ يعني يمكن كل فترة أحلم بيهم، كل فترة أحلم هبالقولي ورد نرجس بإيديها دائما، ودائما أحلم بهيرو تمشي وحدها. يعني تدرين شلون تمشي وأقولها هيرو 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 ما تجاوبني يعني، بس دائما أشوفهم بالحلم مكان حلو مكان نظيف، بس ماكو أحد يمهم يعني. بس دائما تقريبا مرتين ثلاثة هبالقولي ورد نرجس شايلة بإيديها، ونفس تنورتها والقميص مالها أعرفها تمشي بس ما تباوع علي. أقول هذا قولي هذا بس ما تجاوبني، بس هذا قولي بنفس الوقت نظيفة شخصية، طريق نور قدامها. وأنا قاعدة جماعة هواي دا أحلم هذا قولي مكان زين يعني. وهيرو سبحان الله شلون بالدنيا بديك الدنيا دا أشوفها هم هادئة، هم مكان منعزل إلها، وسبحان الله نور بوجهها دائما يعني. من أحلم بها نور بوجهها دائما يعني. يعني لأن شلون نقول أنا كلش رفيقتهم يعني، هواية رفيقة هيرو يعني. وهذا قولي كلش علاقتي وياها قوية يعني. أي شيء حياتي أو أي شيء حركة مثلا أحس أنا رأسا هذا قولي هيك هذا قولي، فعلاقتي وياها كلش قوية. من ئێستا لای خوشکی شەید هێرۆم بێریڤان بەهادین باس لە هەڵسوکەوت و شێوازی ژیانکردنی لەگەڵ شەهید هێرۆدا دەکات. ئێمە لێی دەپرسین ئایا هەڵسوکەوتی شەهید هێرۆ گفتار و شێوازی لەگەڵ خوشکەکانیدا یاخود لەگەڵ خێزانەکەیدا چۆن بووە و چ دیدگایەکی لای ئەوان بەجێهێشتووە؟ سڵاوت لەبێت بێریڤان خان، باسی شەهید هێرۆم بۆ بکەیت. ئێمە ئەزانین 23 ئاب لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا شەهید هێرۆ و شەهید گوڵستان هەردووکیان لە ڕێگەی هێرشی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید کران. وەک ئەوەی ئێمە ئەزانین شەهید هێرۆ خوشکی جەنابتان ئەکەن. ئایا شەهید هێرۆ هەڵسوکەوتی لەگەڵ خوشکەکانیدا چۆن بوو یاخود شێوازی ژیانکردنتانمان بۆ باس بکەن؟ نازانم باسی هێرۆ بۆ بکەم، بڵم وەکوای باسی چی بکەیت، وەکوای باسی پەڕێکی سپی بکەیت. نازم هەرە وەسفەم بە خەیاڵا هەیە بۆ هێرۆ، ڕێک پەڕێکی سپی بوو هێرۆ، هیچ خەوشێکی تیان نەبوو. ینی کچێک بوو لەو پەڕی بەڕێزی، لەو پەڕی جوانی، لەو پەڕی میهرەبانی، لەو پەڕی بێدەنگی، لەو پەڕی سەنگینیە. ئەو وەسفە شایانی هێرۆیە. ینی هەرچی بیر ئەەکەمەوە لەو وەسفە جوانتر نادۆزمە بۆ هێرۆ. تەنها توانم بڵم هێرۆ پەڕەیەکی سپی بوو. هێرۆ نازانم ئەگەر ڕەنگە لەگەڵ مامۆساکان و هاوڕەکانیشتا کۆنتاکتان کرده بێ لە قۆناغی بنەڕەتیوە هەتا وەکو زانکۆشی تاو کرد لە ماوەی 16 ساڵی خوێندنە بڕوا ناکەم یەکێک لەیەکی لێ هەبوو بێ قاچێکی خواردا نابوو بێ یا بڵێن هاوڕێیەک مامۆسایە جگە لە دەستخۆشی و شانازی و لە ماڵیشەوە هەر بە هەمان شێوە هەمیشە جێی شانازی بووە، هەر دایمەن دەستخۆشی لێکراوە و هەروەش ئەبێ لە لای ئێمە. دائیمەن بێدەنگ بوو، سەنگین بوو، خاوەن کەسایەتێکی قورس و گران بوو. ئەوەندەی قسە ناکرد لێی بێزار بێ. وەکو خۆت باست کرد هێرۆ کەسایەتێکی سەنگینی هەبوو لە لای ئێوە و لە لای هاوکارەکانیشی و لە لای خوێندکار و مامۆساکانیش بە هەمان شێواز بوون. ئایا چ کاریگەریەکی هەڵسوکەوتەکانی هێرۆ لەسەر ئێوە ماوەن یاخود لەسەر خوشکەکانی ماوە بەجێ ماوە لەلایەن؟ کاریگەری هێرۆ پێشتریش باسم کرد و کەسێک بوو حەزی لە خوێندن بوو، حەزی لە عیلم بوو. دائیمەن لەو لایەنەوە زۆر هانی ئەداین. ئەو کاریگەری لەسەرمان هەبوو، تەشجیعێکردین کە بۆ خوێندن، بۆ هەدەفی جوانمان هەبێ. ئەوانە دائیمەن پێوتین هەوڵ بین. ئێستا بۆ نمونە لە مەسەلەی خوێندنا زۆر جار کە ئێمە تووشی بۆ مەشکستێک ئەبووین دائیمەن یا خۆی دائەنیش سعی پێکردن یا پێشنیاری شتێکی بۆ ئەکردین، لەو لایەنەوە زۆر هاوکاری ئەکردین. ئایا تەعاملی لە ناو ماڵدا لەگەڵ خوشک و براکانی لەگەڵ دایکی یاخود لەگەڵ باوکیدا چۆن بوو؟ چۆن هەڵسوکەوتی لەگەڵ ئەکردن؟ ئایا
ئەو هەڵسوکەوتانەی بۆچی ئەگەڕێتەوە لای ئێوە کە تۆکو خۆت جەنابەت باسیەکەی ئەڵێیت هەڵسکۆتێکی نەرمونیانی هەبوو کەسایەتێکی نەرمی هەبوو بەڵێ لە ماڵیشەوە هەر ئەو ینی هەر لە دەرەوە چۆن بوو لە ماڵیشەوە هەروە بوو بە درێژایی ئەو کاتی کە پێکەوە بین بیرم نایە کە ڕۆژێک شەڕمان کردبێ یا عاجزیە ڕاستە لە مناڵیە یەک دوو جارم بیر هەیە کە بچووک بوویتن بەس وەکتر ڕۆژێکم بیر نایە کە بۆ نە شەڕێکمان کردبێ عاجزیەکمان کردبێ دڵیەکمان شکان دەبێ ئەوە لەگەڵ باوکمە هەر پەیوەندەکەی هەر باس ناکرێ قسەی هێرۆ لە لای باوکم نەو ئەبوو بەدوان ئەوەندە پەیوەندێکی باشی هەبوو ناڵم خاوەن کەسایەتێکی ئەوەنە سەنگین بوو هێرۆ ئەوەنە قسەی ناکرد لێ بێزاربی ئەوەنە سەر بخاتە سەر یان بۆ نمونە ئەوەنە کەسایەتێکی ناجێگیری هەبێ کە لێ بێزاربی دائیمەن خاوەن مەوقیف بوو لە کاتە سەختەکانە گوێ لێ ئەگرتی هاوکاری ئەکردی زۆر باشە شتێک کە لە یادگاریەک کە لە مناڵیدا و تاکو ئێستا لە زەهنی ئێوە دامابێت وەکو خۆت باست کرد ئێوە تەمەندان لەوانەیە لە یەکەوە کەمێک نزیک بێت باسی ئەوم بۆ بکەیت لە منداڵیدا چۆن هەڵسکەوتی لەگەڵتانە ئەکرد یاخود زەهنێتێکتان کە لە مێشکدا مابێت زکرایاتێک لە بینتانە هەبوو بێت یادگاریەکانی هێرۆ ئێستا بۆ ئێمە باسی بکەین وەکو بیری لێ بکەمەوانێ وەکو وایە تۆ برینێکی قوڵ دیسان هەر هەڵی کۆڵی نازەم نامێ بگەمەوە بۆ ڕابردوو چکە هەموو شتێکمان جوان بوو لەگەڵ هێرۆ ئەوەی کە زۆر خۆش بێ و دائیمەن لە زیهنما بێ ئەو کاتانی کە ئەچین بۆ سەیران بۆ مەلەکردن خولیایەکی عەجیبی هەبوو بۆ مەلەوانی زۆر حەزی بە ئەوە بوو ئەو کاتانە زۆر دڵخۆش بوو یەک جاری تریشان کە زۆر ئاوها زۆر بە دڵخۆشی بینی بێتمە و کاتێک کە ناوی دەرچوو بۆ زانکۆ مەرحەلەیەک بوو شەوێکیان براکەم هاتەوانێ مۆبایلێکی بۆ هێنا بۆ کاتە مۆبایلی زیرەک تازە هاتبوو ئیترە شۆ زۆر خۆش بوو هەتا بەیانی نەخەوت ئەو دڵخۆشی هەر لە بیرمان ماوانی ئەو پێکەنینەی ئیتر تا بەیانی خەریکی مۆبایل بووین اینجا یاریدا ئەبەزان پێی ئەداین ئەوە زۆر خۆش بوو ئەن لە بیرم بوو ئەو خۆشی و شەویشی قەت لە بیرم ناچێتەوە چکە تا بەیانی نەخەوتین پێکەوە خەریکی مۆبایلەکە بووین و ڕسمی ئەگرتین و فێری ڕسمگرتنی ئەگرتین ئەوەشم قەت بیر ناچێتەوانێ دڵخۆشی ئەو شەوەی ئایا پەیوەندی لەگەڵ هاوڕێیانە کاتێک ئێمە ئەزانین ئەو ڕۆژەی کە دەرچوون بۆ بەمەبەستی کارکردن دەرچوون بۆ ئیشێکی میدیایی دەرچوون ئایا هیچ شتێکی لای ئێوە باس کرد بێت بڵێ ئێمە ئەڕۆین بەرەو ئەو شوێنە ئەڕۆین هیچی باس نەکردبوو چونکە ئێستا گەشتمەتەوە قەناعەتەی کە هەرچی بکەی هیچ کاتێ ناتوانانی قەزا و قەدەری خۆی بگێڕیتەوانێ ئانی ئێستا ها شتێک لە دڵما پێیا بووڵم ئەوە هەدیەکی خۆی گەورە بوو مڵکی خۆی بوو بردیوانێت چونکە هەفتەیەک پێش ئەوە بوو ئەو ڕووداوە بە تەئکیدمان کردوانێ کە ئێمە پێنجشەمە و جومعە ئەچین بۆ سەیران بۆ باخ بۆ مەبەستی مەلەوانی بوو ناڵم زۆر خولیای هەبوو بۆ مەلەوانی من تقریبا 18 مانگ بوو لە ماڵ باوکم بووم 18 مانگ بوو لە ماڵ باوکم بووم تۆزێ ناساخ بووم هاتمەوە بۆ ماڵەوە تیبێری پێنجشەمە و جومعە وعدی هیچ کوێ نەدەی ئەچین بۆ ئەوێ تۆ دایم نەخۆشیشی ئەو تۆزێ گاڵتەی پێکردم وتی ئەگەر هاوسرە بۆی نەگونجاو هین خۆمان پاسەکە ئەبین و پێکەوە ئاڕۆین یعنی بە تەئکیدی کە دامان نابوو پێنجشەمە و جومعە ئێمە بچین بۆ ئەو سەیرانە باخی ماڵی خزمێکمان بوو تەنانەت پێنجشەمە لەسەر کارەکەی دووجار تەلەفۆنی بۆ ماڵ ئامۆزاکەم کردبوو تەئکیدی ئەوەی کردبوو کە ئایا چووپی لێیە ئاوەکە زۆر قوڵ نییە بۆ مناڵەکان ئەوان نیشتیان و هێرویان خەمە نەبێن بەخوا ئاوەکە ئەوە قوڵ نییە لێ بترسیت و چووپی تەواوەتیشی لێ چکەوتی خۆمان چووپمان هەیە با لەگەڵ خۆما بێنم ئەو پێنجشەمە من تەلەفۆنم بۆ کەوتم هێرۆ ئەڕۆین بەیانی وتی وەڵای نازام جارە باوکم هیچی نەوتووە ئەوە بوو پێنجشەم نەگونجا کە بچین جومعە شەوەکەی من چووم بۆ ماڵ باوکم چووم وتم هێرۆ ئەچین بەیانی وتی وەڵای نازام جارە باوکم هیچی نەوتووە بەیانی ئەچینیانە ئیتر وتم باشە کە تەئکید بوونەوانێ بەیانی سەعات چەند ئەڕۆن تەلەفۆنم بۆ بکەرەوە منیش خۆم حازرکەم ئەوەی کە ڕوویە قەزا و قەدەرێکی خۆی گەورە بوو چونکە ئەوە ئێمە لە سەیران بوونایە لە پێنجشەممەوە دخوای گەورە ئەو دیارە ئێمە بە باش زانیە بۆ و بارە قورسی کە یاوتی بەسەر شانمانە ئەگینا هێرۆ بوو لەگەڵ ئێمە پێنجشەمە لە سەیران بووینایە هیچ پلانی چوونە دەرەوە ئەو شتانەی نەبوو چونکە باوکم سەعات 12 شەو هەتا 12 شەو کە
جوابی نەبوو باوکم کە تەکید کاتۆ کە بەیانەکەیە چینچکە دەوری 11 شەو بوو باوکم خەوتە بوو چوو بە باوکمتی باوکە گە بەیانی ناچین بۆ سەیران من با لەگەڵ هاوڕەکانمە بڕۆم ئەویشتی نۆڵە باوەگیان بەیانی شەڵا ئەڕۆین جارێ بووە سە تا بەیانی ئیتر ئەوە بوو بەیانەکەی دەوری نوێژی بەیانی هەواڵ بۆ باوکم هاتە بوو مامی ئەمری خوای کردبوو ئەوە بوو سەیرانەکەی مەش هەڵبۆشایەوە ئەگینا هیچ پلانێکی ئەوەی هەبوو بێ بچێتە دەرەوە نا پلانەکە ئەوە بوو ئێمە پێکەوە بەتەما بووین بچینە دەرەوانێ ئەمڕۆ ساڵێک بەسەر شەهیدکردنی هەردوو ژنە ڕۆژنامەنووس گوڵستان تارا و هێرۆ بەهادیندا گوزەری کردووە بەڵام هاوڕێ و هاوکارەکانی لە شوێنی کارکردنی درێژەدەری ئەو ڕێوڕێبازەی هەردوو شەهید بوون خێزانەکانیان و هاوڕێکانیان هەردەم بەڵێنی ئەوە دووپات دەکەنەوە درێژەدەری ڕێو ڕێبازی هەردوو شەهید دەبن هەردەم هەوڵ بۆ گەیاندنی حەقیقەت و دەنگی ژن دەدەن لە شوێنی کارکردنیاندا